دوای هێرشەکەی دوێنێشەوە گوندی زەرگەزەوی بڕیاریاندا گوندەکەیان چۆڵ بکەن و لە دوێنێشەوە لە حاجیاوە پیاوەیەک بێسەر و شوێنە. سڵاوتان لەبێت. ئەو هێرشی شەوی ڕابردووکرایە سەر گوندی زەرگەزەوی لە ناحیەی دارەشەکان هەر بە شەهیدبوونی دوو هاوڵاتی کۆتایی نایەت، بەڵکو ئەوە تا خەڵکی گوندەکەش بڕیاریانداوە گوندەکە بۆ ماوەیەک چۆڵ بکەن. شوانووری دانیشتووی گوندەکەی و مامۆستاشە ئەمڕۆ بە 1964 وت بە بڕیاری ڕیشسپی و موختاری گوند و خەڵکەکە گوندی زەرگەزەوی بۆ ماوەیەک چۆڵ دەکەن و گوندەکانی دەوروبەریش بۆ ئەمە پێشوازیان لێکراوە. مامۆستاشوان هاوڕێی شەهید موساوێ و ئاشکرای دەکات کاژمێرێک پێشەوەی درۆنەکە لە ماڵی موسا بدات ئەو لەلای بووە و دواتر دوای دەنگی تیارەکە درۆنەکە هاتووە. یەکەم کەسیش بووە چۆتە ماڵەکەیان و چۆتە سەر تەرمی شەهیدەکان. شەوی ڕابردوو درۆنێک ماڵێکی لە گوندی زەرگەزەوی لە سنووری ناحەی دارەشەکران کردە ئامانج. بەهۆیەوە پێشمەرگەیەک بە ناوی موسا ئەنوەر و هاوسەرەکەی بە ناوی موژدە ئەزعەت شەهید بوون. پارەی کارەبای 24 ساعتی زۆرە و پێمان نادرێت. ئەوە قسەی ژمارەیەکی زۆری دانیشتوانی ناحەی سکتان و گوندەکانی دەوروبەرێتی لە سنووری قەزای کۆیە. خەڵکی گوندی سکتان و ژمارەیەک گوندی دیکە ئەمڕۆ دژی بەستانی پێوەری زیرەک و پرۆژێ ڕووناکی گربوونەوە دەڵێن با پرۆژەکە پێویستەکانی ترمان بۆ جێبەجێ بکەن. بەشداربوانی گربوونەوەکە بە 1964 وت ئێمە دژی هیچ پرۆژەیەک نین، بەڵام چەندین پرۆژەی تر هەیە پێویستن بۆ سنوورەکەمان و جێبەجێ نەکراوە. پارەی کارەبای 24 کاتژمێری زۆرە و پێمان نادرێت. خەڵکی ئەو سنوورە پێیان وایە زۆربیان هەژارن و کەم دەرامەتن و لە توانایەندانیە پارەی ئەو پرۆژەیە ڕووناکیە بدەن. جگەلەوە ئێستا پێویستیان بە پرۆژەی زەرورتر هەیە، وەک ڕێگاوبان و پرۆژەی خزمەتگوزاریەکانی دیکە و داوا دەکەن جارێ ئەوانەیان بۆ بکرێت. قوتابیانی پۆلی 12 لە سلێمانی حوسەڵەیان نەماوە و دەڵێن خوێندن بە ئۆنلاین بەو جۆرە ناکرێت و پێویستە مەنهەجیش کەم بکرێتەوە. چەند ساڵێکە قوتابیانی پۆلی 12 بێکێشە نین و ئەم ساڵیش بەهۆی ئەو شەڕەوە تووشی خوێندنی ئۆنلاین بوون، بەڵام ئەوان دەڵێن بەخوا خوێندن ئاوا ناکرێ و لە هیچ تێناگەین. ئەمڕۆ ژمارێکی زۆری قوتابیانی پۆلی 12 لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی گرت بوونەوە و دژی خوێندنی ئۆنلاین و زۆربەی مەنهەجەکەیان وەستانەوە. ئەوان بۆ 1964 قسەیان کرد و دەڵێن خوێندنی ئۆنلاین بە عەمەل نایەت و هیچی لێ تێناگەین، هەرچەندە مامۆستاکانیان درێغیان نەکردو و هاوکاریانن، بەڵام لی تێناگەن و داوایان کردووە خوێندنی پۆلی 12 ئۆنلاین نەبێت. هەروەها قوتابێکی بەشداربووی گربوونەوە کە دەڵێت داوا دەکەین پرۆگرامی خوێندن کەم بکرێتەوە یان ماوەی خوێندن درێژ بکرێتەوە، چونکە بە وەزعی ئێستا فریای هیچ ناکەوین. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ لە ڕووداوێکی هاتوچۆدا لە ڕێگەی خوڕماڵ بۆ هەورامان کە لە نێوان سێ ئۆتۆمبیلدا ڕوویدا بوو 5 کەس بریندار بوون و یەکێک لەو کەسانی کە لە ناو ئۆتۆمبیلەکاندا بۆ بریندار بۆ مەلامە عازا کە کەسێکی بەخشراوی سنووری هەورامان و هەڵەبجەیە و بە قسە خۆشەکان و بەسەرهاتە خۆشەکانی لە ناو خەڵکە ناوپانگێکی زۆری هەیە و ناسراوە. لەناو ئەم ڕووداوەدا 5 کەس بریندار بوون، یەکێک لە بریندارەکان مەلامە عاز بووە و بەڕێوەری تەندروستی خوڕماڵ قسەی بۆ 1964 کردو و باسی لەوە کردووە کە تەندروستی هەر 5 کەس بریندارەکە باشە، برینەکانیان سووک بۆ تەنها بە شێوەیەکی سووک پێکراون و تەندروستی هەر 5 بریندارەکە لە ئێستایا جێگیرە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.